السلام عليكم ورحمة الله وبركاته. زور سپاسی خوای پەروەردگارەکەین کە لە یەکەم فەرموودەوە تا ئێستا هیدایەتی داوین لە خزمەت خۆیدا لە خزمەت فەرمایش تەشیرینەکانی خۆشەویستترین بەندەیدا محەممەد صلی الله عليه وسلم بووین. ئێستا بە شانازیەوە بە سپاسی خواوە ئەڵێن گەشتینە فەرموودەی ژمارە 40 کە کۆتا فەرموودەکانی کتێبی پرۆژەی نووری جیهانە. خوای گەورە ئاسانکاری بۆ هەمومان بکە لە بەکردنی ئەم فەرمودانە و تێگەیشتنیان و دواتریش کارپێکردنیان و دواتریش بڵاوکردنەوەیان بە تەواوی مرۆڤایەتیدا تاوەکو ئەجرە گەورەکانمان دەستکەوێ کە دڵنیام هەمووتان لە بەرتانە ئەجری گەیاندنی فەرمودەت چییە و چەندێکە و بانگەواز بۆ ئیسلام چەندێکە و چۆنە و چەندی خێری هەیە. سپاسی خواکەین کە گەشتینە کۆتا فەرموودەی پرۆژەی نووری جیهان. خوای گەورە فەرمێ ئەتەعجەز يا ابن آدم ئایا ناتوانی ئەی بەنی ئادەم أن تصلي أول النهار 4 ركعات ئایا ناتوانی ئایا بێتوانیت ئەی بەنی ئادەم ئەگەر هەموو بەیانیەک یان هەموو سەرەتای ڕۆژێک 4 ڕەکەعات بکەیت بۆچی ئەکفیکە بهن آخر يومك. خوای گەورە پاداشەکەشی بۆمان باس کردووە ئەتپارێزم تا کۆتایی ڕۆژەکە بەو 4 ڕەکەعاتە. مەبەست دێت چی لەم نوێژە؟ مەبەست پێی نوێژی سنەتی چێشتەنگاوە، نوێژی دوحا کە لە ڕاستیدا زانایانە فەرموون تقریبا 15 دقە یان با بڵێن 20 دقە ئەو پەڕی لە دوای خۆر هەڵاتنەوە دەست پێ دەکا. واتە لە دوای تەواوبوون و بەسەرچوونی نوێژی بەیانی کە خۆرهەڵاتنە 20 دقە دوای ئەو ماوەیە کە نوێژ لەو ماوەیەدا حرامە نوێژی سنەت نابێت بکرێ مرۆڤ بە بێهۆکار نوێژ بکات. لە دوای ئەو بیسخولەکەەوە کاتی نوێژی چێشتەنگاو دەست پێەکە. ئەو نوێژەش ئەو تا لەم فەرموودە قودسیەدا کە عەرزم کردن خوای گەورە فەرمێ ئەکفیکە بهن آخر يومك هەتا کۆتایی ڕۆژەکە بۆ 4 ڕەکەعاتە ئەتپارێزم. لە چیمان پارێزێ ئێمە نازانین، ئەمە بە تەواوەتی غەیبە. ئەگە ئەو کەسانی کە کردویانە ناتوان بۆمان بژمێرن خوای گەورە چه شت پاراستونی، بەڵام دڵنیا بن لای خوا بۆمان پارێزراوە لە قیامەت ئازانین چەند هێرشی شەیاطین و غەیب هەبووە کە ئێمە ئاگامان لێی نەبووە، چەند شتی نەخوازراوە و قەدەری ناخۆشە بووە کە بۆی هەبوو بەسەرمان بێ، بەڵام بۆی 4 ڕەکەعات نوێژی دوحاوە خوای گەورە لەسەری لابردوین. ئەم فەرموودەیە تازەوە لەبەرمان کرد، ئێوەش گوێتان لێ بوو وا بوو بە بار بەسەرمانەوە تا ئەو کاتەی جێبەجێیەکەین. گەر جێبەجێی نەکەین بەر ئەو کەسان ناکەین کە علمی بێکرداریان هەیە، زانستیان هەیە و کاری پێ ناکەن. بەشداری بەڕێزی پرۆژەی نووری جیهان کاتێک ئەم فەرموودە پیرۆزە لەبەرەکە ئێمەشەوە ئینشاءالله لەمڕۆوە لەو کاتەوە کە ئەو ڤیدیۆیە بیرن ئینشاءالله دەست بکەین بە جێبەجێکردنی نوێژی سنەتی پیرۆزی چێشتەنگاو. کاتەکەی وەک عەرزم کردن لە 20 خولەک پاش خۆرهەڵاتنەوە دەست پێکە تاوەکو چەند خولەکێ پێش نوێژی نیوەڕۆ. تەواوی بەیانی مافیکردنی ئەو نوێژەمان هەیە، بە تایبەتی کاتی سەرەتای ڕۆژ خێری زۆر زیاترە چونکە دەقی ئەم فەرموودەیە ئاماژەی پێەکە. باوەڕتان بێ ئەجر و خێری زۆر گەورەی و چەندین فەرموودەی تریش دەربارەی نوێژی دوحا هاتوون. حتمەن دەواازەیەکیشە بۆ پڕبوونەوە و کامڵبوونی نوێژەکانمان، چونکە فەراغ و بۆشایی نوێژە فەرزەکانمان بە نوێژە سونەتەکان خوا بۆمان پڕەکاتەوە. ئەگەر نوێژی سونەتمان نەبێ ناتوانین زەمانەتی قبوڵبوونی هەموو نوێژە فەرزەکانمان بکەین، چونکە بەداخەوە کەم و کوڕیان زۆر تێدایە. خوا هاوکاری هەمومان بێ ئینشاءالله لەمڕۆ بڕیارە دەین کە دەست بکەین بە جێبەجێکردنی نوێژی سنەتی ئەم دوحا و داواش لە خوا دەکەین هەموو ڕۆژێک تا کۆتایی ڕۆژەکە بمان پارێزێ بە بەرەکەتی ئەو نوێژە کە بە فەرمانی خۆی ئێمایکەین. خوا هیدایەتی هەمومان بە. زۆر سپاسی بەشداروانی پرۆژەی نووری جیهانەکەم کە تا ئەم خولەکە ئەگەر هەبێ گوێ لێمان گرت بێ. سپاسی خوای گەوراکەم کە هیدایەتی داوین بۆ خزمەتکردنی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئینشاءالله ڕۆژی تاقیکردنەوەکە هەومان یەکتری بینینەوە و کوردستان پڕ ئەکەین لە نووری فەرموودەکانی سەروەرمان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم. دوای ئەوەش بێگومان نابێ بیرمان بچێ کاری پێەکەین و بە ناو هەموو مرۆڤایەتیە بڵایەکەینەوە هەرچەند پێمان بکرێ باس و خواسی مەجلیسانمان ئەکەین بە فەرموودەی شیرینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دووبارە سپاسی خواکەم، سپاسی ئێوەش. والسلام عليكم ورحمة الله وبركاته.